همی دمن و باش بینر هجا پشتی 128 سالان روجا روزنامه‌گریه کردی بگمان د فرمک جیاواز ده پیروز کرن او روزنامه‌گریه کوکو هوبیه که یانجی حسکرنا زمان و خدمت خلک کرد ایدی دبه پیشه و کاری کی کو بکار به باوکی بر بچاو جواک کردی پالا خو بده سر لیبراستی آرمان جاوی هر وکو خمایه لیکولین و وگوهستنا راستی بو جواکی به نفشان روزنامه‌وان کرد لعنین پیشین شوپاندنا بویر و چیروکان دا سکینین ل پاش ناونیشان و کامیرایان راستی که کورتر هیا گلک روزنامه‌وان کرد هنجی دبن فشاری دا به گهشتنا سینوردارا چافکانیان آستنگی سیاسی و گفن اولهی را روبرو دمینن اما ایرو دوی برنامه تایبت دا سینورین پیروزباهی تدباس بکن و رونی بدن سر دجواری قربانی و ویراکیا کو روزنامه‌گریه کرد نشان داده اما هر وها رونی بدن سر کماسین کو درو پیش دکن به دوی برنامه دا به من را افکارا ما بفراو نوری مرایه گلک سپاس بود باشتر بونه تا بفراو و هر وها افکاری ما سیروان قچو جیب مرایه سیروان پشتی 128 سالان چه روزنامه‌گریه ام دزانن روزنامه‌گریه کردی چاوا دست به بو بهتری 128 سالان بری روجا ایرو تدبیجی او ده چه آستی ده گلکس باز صالح یعنی صدی صد وکو تجید پیش گوتنا خود گوت گلکسی نور هاتنه در باز کردن جبری 128 سال وقتا کو یکم روزنامه کردی کردستان هات دامزراندن یا هات وشاندن حتی روجا ایرو امکارن بیشن چند قوناق دیر در باز مو قوناقین کو حتی راده که سینورین يعني فيزيكي لسر عردش كاندن جبر جوهرتنا روشا كردا ودهمان دميدا جبر بيشكتنا تكنولوجيا يجي يعني دو سي قوناغين سركي هنكو يك كار بيجا روزنامه‌گریه كردي تدر باس بو روزنامه‌گریه كو لغور وي دمي روزنامه ك لغور امكانو و جافكانين خوبو و بله و پشتي وي بو روزنامه‌وانيه ك حزبي لديس دوي چارچوي دما حتى نها تفي بيشكتنين قوناغين بيشكتنين كو هم د ميديا جهاني ده وهم جي د تكنولوجيا نو ده درباس بون صدي صد روشا سياسيه كو لكردستان چه بونه گوهرتنين سياسي سر عرده بتايبت د 30 سال داويده افگش سدمه کو ادي نها گوتو بيجا گو ازوتو بفراو دكن و صدي نا او گوتو بيجا گو بلكي بري 40 سال يا بري 5 سال هات باكرم شيكي ديجي تايبت و او روشا كردان ده هي او كرد لسر 4 ولاتان دابش بونه ودما كل سر 4 ولاتان دابش دبنجي زمان نوار ولاتان تيغو هرتنو زمان روزنامه‌گریه كردجي يان بتمامي تيغو هرتن يان جي دكوي بن باندور وان زمانان افجي يعني رولك جرينج درباري پیشکتن یانجی لاوازی روزنامه‌گریه کردی ادریزه مهرن علی روجهلات بفرو خان تج بشه روجهلاتی روجا ایرو یانجی جبری دجی حتی روزنامه‌گری ل روجهلات بچه اوایی بو یعنی تشتکی پیشه‌ای بو تشتکی وکی هوبیه که بو چا بود کاری هنیک چی مرا بیجی صالح راستیکت به باجارک پیش مشتک خود زانی لکاتک ام بونا ام یاد خریک بره و دچکا لإيران خو خەریکە دەچێت بۆ ماوەی بۆ پێ خاتە 4 مانگ ئینترنێت و تۆڕەکانی پەیوەندیکردن بە هەموو شێوەیەک پچراوە دەسڕاگەیشتنیان نییە خەڵک بە بچووکترین زانیاریەکان و هەواڵە و شتانە جا با بزانین ئەمە بە نسبەتی کوردەوە وەکو نەتەوەیە کە هەمیشە لەلایەن وڵایەتێکی وەکو ئێران و پێش کۆماری ئیسلامیش سەرکوتکراوە دۆخەکە بێگومان زۆر تۆختر سەرکوت دەکرێت بەڵام بە نسبەتی ڕۆژنامەگەری کوردی لە کوردستانی ئێران لە ڕۆژهەڵات هیچ کاتێک ڕۆژنامەگەری وەکو پیشە سیر نەکراوە لە ڕۆژهەڵاتە ڕۆژنامەگەری زیاتر ئەکتێکی تاکانە بووە نەک وەکو بڵێن دامەزراوەمان قەت نەبووە وەکو دەستگا نەمانتوانیوە ئەو هەلەمان بۆ نەڕەخساوە بەهۆی بارودۆخی سیاسیەوە بەڵام وەکو تاک هەمیشە تاکی ڕۆژهەڵات هەوڵی داوە لە ڕێگەی ڕۆژنامەوانی کوردیەوە بەرەنگاری فرامۆشبوون ببێتەوە بەرەنگاری فرامۆشبوونی زمانەکەی فرامۆشبوونی شوناسەکەی لەبەرەوە ڕۆژنامەگەری کوردی زیاتر لە ڕۆژهەڵاتە ئەتوانم بڵێم هیچ
بەو ستانداردەی کە لە ئاستی نێونەتەوەی ستانداردێکمانەیە بۆ ڕۆژنامەوانی بەو شێوەیە نەبووە لە ڕۆژهەڵات. نەتەنێ لە ڕۆژهەڵات لە باوەڕ دەکەم لە هەموو بەشی کوردستانێژی بەو ئاوایی کو ئەم بەحس بکەن وەکو پیشە وەکو پرۆفشناڵی هین دیار نەبووی ئەمێ بچن باشوور ئەم بێژن هەرێما کوردستانێ کولوێ دەرێ پەیامنێر دیار ژمەرە ئەوە کشاندیە دیار جەمال راپۆرتێکەیە دەربارەی ڕەوشە ڕۆژنامەگەریە لە باشووری کوردستانی لە هەرێما کوردستانە عێراقی شاندیە کۆم بە هەورە تەماشاکەن. میدیاکانی هەرێمی کوردستان زۆر جار لە سەر پرسە جیاوازەکان ناکۆکن، بەڵام دۆخی ڕۆژاوای کوردستان لە ماوەکانی ڕابردوودا تا ڕادەیەک یەکدەنگی کردن. کاتێک کوردی ڕۆژاوە لەلایەن حکوومەتی سووریا و هێرشی کرایە سەر ئیدی خەڵکی کوردستان بێ جیاوازی ڕنگ و دەنگەکان ڕژانە سەر شەقامەکان و پاڵپشتیان بۆ کورد دەربڕی. میدیاکانیش بە دروستکردنی کامپینی کۆمەک و هاوکاری و ڕوومەڵی ناڕزایەتیەکان پاڵپشتی ڕۆژاوایان کرد. چی لە بابەتی ڕۆژهەڵات چی لە بابەتی ڕۆژئاوا کە لە ڕابردووە دوو کێشەی دیار بوون بۆ کوردان میدیا ڕۆڵێکی کاریگەر و بەرچاوی هەبوو کە توانی دەنگی هەر چوار پارچەی کوردستان بگەێنێت و وڵاتانی دەرەوەش لە دۆزی کورد ئاگادار بکاتەوە. دیارە لە ئێستادا میدیای کوردی بەڕاستی ئەتوانین بڵێین بەرچاو بە ساڵانی ڕابردوو لە دۆخێکی خراپدا نییە لە کۆمەڵێک پرسی نیشتیمانی و نەتەوەیی کە ڕوبەڕووی هەرێمەکەمان بۆتەوە ڕوبەڕووی نیشتیمانەکەمان بۆتەوە ڕۆڵێکی باشیان گێڕاوە لە هەندێک لە پرسەکاندا بە جیاوازیە ڕەنگەکان بەڕاستی بە جیاوازیە دەنگیەکان یەک بوون بۆ ئەوەی کە بتوانن ڕێگشتی و ڕای جیهانی دروست بکەن توانیویانە لۆبی دروست بکەن. بەڕاستی باسی ڕۆژئاوامان کرد. ڕۆژئاوا یەکێک بوو لەو نمونانەی کە هەموو نەک بە تەنها میدیا و کوردی خست کە ئەمەش میدیا ڕۆڵێکی گەورەی لێگێڕا بەڕاست. بە گوتەی بەشێک لە ڕۆژنامەوانان گەر میدیا نەبووایە ناڕەزایەتیەکان نەدەگەشتە کۆمەڵگەی نێودەوڵەتی و دۆخی کوردی ڕۆژئاواش گۆڕانکاری بەسەردا نەدەهات. ڕێخەری سەنتەری میترۆ سەرباری دڵخۆشبوونی لەبارەی بەرەو پێشچوونی میدیا لە هەمان کاتدا ڕەخنەی لیان هەیە. میدیا وەکو سوپایەکی یەدەک تەماشاکرێ ئەم سوپایە ئیتر شەڕ ئەنواع شەڕیان بۆ کە یەکێ لەو شەڕانە لەو کاتە بوو دروستکردنی ململانیە لە بینی سلێمانی و لە بینی هەولێرە لە بینی فڵان کەناڵ و فڵان کەناڵە کێ زۆرتر بۆ ڕۆژاوا و بۆ ڕۆژهەڵات بڵین هاوکاری و کۆمەکەوە کاتەوە کێ کەمتر. قەسەکە ئەوە نییە. قەسەکە بۆە هەمومان یەک گوتارمان هەبواە بۆ ڕۆژ ئاوا یەک گوتارمان هەبواە بۆ مەبدەئی تەوزیعکردن یا مەبدەئی کۆکردنەوەی کۆمەک و تەوزیعکردنیشی هەتاکو بەشێکی سەرەکی ئەو ناڕەزایی و خۆپیشاندان و ئەو هەیەجانی کە دروست بوو کە بە کەرنەڤاڵی ڕۆژئاوا ئەیناسێنین خۆشبەختانە بەشێکی سەرەکی کاریگەری میدیا بوو لەبەرەوەی میدیا هەموو ناکۆکیە ناوخۆی و حیزبی و سیاسەکانی وەلانە لەبەروی خەمەکە زۆر گەورەتر بوو لەوەی کە جارانی تربینی ومانە خەمەکە پەیوەست بوو بە بوون و مان و شناسی نەتەوەی کوردەوە لە ڕۆژئاوا. نیشتیمان و نەتەوە هەمیشە پێویستی بە گەیاندنی دەنگە لەبەرەوەی ئێمە نەتەوەیەکی بەش بەشکراوی نەتەوەیەکی ئەگەر دروست بێ بڵێن بندەستین لە نێوان سەردەستانی ناوچەکە لەبەرەوە گرنگەکە هەمومان پێکەوە ئەو کارە بکەین خۆمان بە بەشێک لە خاوەنی دۆزەکەەوە دۆخەکە بزانین کە هەیە. لە ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردیدا ڕۆژنامەوانان ئومێد دەکەن بۆ لە مۆلا وەک چۆن میدیاکان بە یەک ئاراسی نیشتیمانی بۆ کوردی ڕۆژاوە کاریان دەکرد بە هەمان شێوە لە هەر پرسێکی پەیوەندیدار بە کوردەوە بە یەک ئاراستە کار بکەن و ناکۆکیە سیاسیەکان کە ڕنگدانەوەی لەسەر میدیاکان هەیە وەلاوە بنرێت. دیار جەمال دەنگی ئەمریکا سلێمانی. بەێ سیروان ینی باڵکێشە بەفراو ینی ئەم دبینن بۆنەیاندا جارنە تدبیژی ها ئەو گۆتارە یەکگرتیە دناڤ ڕۆژنامەگەریە کوردیدا خویا دەبێ لێ هەندێک وەختی دندا ڕەنگە هەندێکی لاواز دەبێ و ئەم بدن بەرچاوان وەک راپۆرتە دیار جەمال نیشان دەدا و هەرێما کوردستانی وەکو ناوەندێکە ji bo rojnamegeriyê wekû tecrübeya destpêkê wekû desthilatdarî jî li wir heye roja îro çawa ye em wekû li Amerîkayê em çawa bi çi çavî lê dinir wekû roja me van
يعني هەگەر نمونەیە ڕۆژاوا بکاربینە ئەو کریزا گۆ ڕۆژاوا چێبوو بەری چەند مەها قۆناغێکی گرنگر دەرباس بوو بڕاستی ینی لێت نەڕە گەلە کەسێن چاودێر بتابێت ئەوێش دەرەوە گۆ ڕەوش شۆپاندن دیتن گو بەلکی ئەڤایە ببە دەرفەتێک کو ئێدی ڕۆژنامەیەکە نیشتیمانی ڕۆژنامەگەریەکە نیشتیمانی لەسەر ئاستا کوردستانی چێ ببە و حتا دەمەکێ ئەو یەک بوو دقا و گەلک تشتێن کووردە دقاک و ئەو کریز بداوی بوو و پشتی وێ مەسەلا ڕۆژەڵاتی دەست پێ کرد و هاتە پاشگو خستن ئێدی هەرتش بەگەریاوک بەرێ دیسی ناکۆکیên حیزبا لەسەر ئەکرانان و لەسەر پێجان و لەسەر جهێدن یاردبوون تەڤی گۆ باشوور تایبەتمەندیەک وێ هەی ساڵح وەک تەژی گوت ینی باشوور نها ji ber got دەسەڵاتێک هەیە حتا ڕادەیەکی ئازادیەن کۆل باشوور هەنە لە ڕۆژهەڵات و باکوور و بە ڕۆژهەڵات پەیدا نابن ڕۆژنامەوانان ینی ڕۆژنامەوانی پارچەیەدن کوردستانی لور هاتن و کۆمکردن لێ هەگەر پرساتە ئەو بە بوویە ناوەندێک ji بۆ دامەزراندنا ڕۆژنامەگەریەکە نیشتیمانی ئەس بێژم نا ji ber got hênjî wekû gomejî behs kir ji çarçeweya xwe ji qalbê xwe hizbî derneketiye yanî heta ew dezgehên kokarî bûn Kurda rojnamevanê Kurda li cihekî kom bikin dîs jî ne bi gotareke yekbûyî niştîmanî li van dinare yanî dixwazî bibêjî ku pirsgirêk di awayê ku ew çawa rojnamegeriyê bikartînin de bêhtirî ku di ئاستا ڕۆژنامەگەریە بۆ خوا دەبێ ینی وەختە ئەم دەبێژن دەمەکێدا وەختە بویێرێک دەبێ ئەو دگهن هەبوو دکارن شتێکی باش پێشکەشکن و دەما ئەو نابێت دچن دێمەک وەکو بریارێکەیە دکارن بخوا پێش بخن دکارن ینی دەوردا بەفراوەتخوازم تژمەرە بیبێژی ینی دوێ دەربارەیدا ئایا سەدەم ئەوەن تشتێن ئیدئۆلۆژی و حزبینە یان ینی پرسیارێکی دنجی هەنە ساڵح خۆی ئاماژە بەوەش بکەم یەکێک لە خەونەکانی ڕۆژنامەگەری کوردی پاش یعنی پاش ئەو 128 ساڵێک کە دەڵێن ئەمڕۆ یادەکەیەتی یەکێک لە خەونەکان ئەوە بوو کە گوتارێکی نیشتمانی پێکبێنێت ببێتە دەنگی کورد بێرێتە ناوەند لە پەراوێزەوە ببێتە ناوەندوانە هەتاوەکو ئیستا بەڕاستی ئەوە ڕووی نەداوە بە تایبەتی لە باشوور هەرچەند ژینگەکە لەبار بووە بەداخەوە بەهۆی ئەوەی کە میدیاکان سربەخۆ نیەن لە ڕووی داراییەوە وابەستەی مەسەلەی حزبین لەبەرەوە هەتاوەکو ئیستا میدیایەکی سربەخۆ گوتارێکی نیشتمانی ڕۆژنامەیە کە هەموو کوردی هەموو بەشەکان بتوانن تێدا بە هاوبەشی بنووسن بە هاوخەمی بنووسن بەدی نەهاتووە ئەم هەر لە باشوور ببینن ڕۆژنامەوان سینۆر کەریم بەمەرەیە دیارە خەرباڵەتە دەنگێ مەهات سینۆر منها راپۆرتێکە دیار جەمال گوهداری کرد و تێدا دەبێژێت دەمەکێدا کۆ پرسکرێکێک لە ڕۆژاوا چێبوو خەلکی هەرێما کوردستانی و ڕۆژنامەگەری ینی سەر ئاستا ڕۆژنامەگەریژی بوونێ یەکێت و دەبێژی ئەویا تشتێکی دەمکین بوو لە گۆڕ خواندنا تەرسەر عەردێ مەژینها بە سیروان و بەفراوەژی مە ئەڤ یەک گوتوبێش کرد لە جەم وە ئەڤ هەستا چییە؟ وەک دەزانن ساڵح لە ڕابردوودا پرسی ڕۆژاوای کوردستان و دروستبوونی مەترسیەکان لەسەر ڕۆژاوای کوردستان یەکێک بوو لەو پرسە گرنگانەی کە توانی کۆدەنگێکی میدیایی لە هەرێمی کوردستان لە نێوان میدیا حزبیەکان دروست بکە بەڵام دەکرێت بڵێن ئەمە تەنیا بۆ قۆناغێک بوو کە مەترسی لەسەر دەستکەوتەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان هەبوو دواتر بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێستاوەی کە دەیبینین هەژمون و کاریگەری حزب لەسەر میدیا وای کردووە کە میدیا جۆرێک لە دابەشکاری هەبێ واتە میدیا لەژێر هەژمونی حزبدا نهجێکی جاکاری و لەژێر واتە بە کاریگەری حزب مامەڵە دەکات لە هەرێمی کوردستان ئەمە وای کردووە کە ئێمە فەراغێکی گەورەی نەبوونی میدیای نیشتیمانیمان بۆ دروست بێن میدیای نیشتیمانی ئەو گلەیە گەورەی خەڵکی ئازادی خواز و خەڵکی هەرێمی کوردستانە کە بەردەوام لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەکەن کە دەبێت ئێمە میدیایەکی نیشتیمانیمان هەبێ کە بتوانێت دیفاع کۆکەرەوەی دەنگە جیاوازەکان بێ لایەنە سیاسی جیاوازەکان بێ ڕە جیاوازەکانی کۆمەڵگە بێ و لەسەر پرسە گشتە گشتیە نیشتیمانیەکان لە تەواوی کوردستان بە گشتی کار بکە بە تایبەتی لەو قۆناغانەدا کە کورد لە پارچەکانی تر یاخۆت بڵێن لە کوردستان بە گشتی لە قۆناغێکی مەترسیداردایە وەک باشە سنۆر ئەس خوازم ئەژی پرسیارێکی بکەم لێ پچێکی جوداژ vê mesela berfirehtir eva ku tu behsawêt kî yanî niha li demekê digot ev bûyerên herêmî ev rodanên herêmî li Rojava û Rojhilat qewmin li Kurdistanê bixwe gelek pirsgirêk hene heta kîjan redeyê em bêjin romalkirina nûçeyê ya deng û bas ji ber ku em dizanin Kurdistan dîse jî ne cihekî azad ji bo rojnamavanan em dizanin ku gelek pêşerkarî û gelek binpêkirin çêbûne niha piştî ev krîza herêmî ev rewşa qeyrana herêmî heta kîjan redeyê rojnamavanê Kurd li başûr dikare
بآزادی وان روشا رومال بکه چه تشتین کو بکو نمونه لإيران شد بشر إيران یان بخو پرزگریک نافخویی سیروان من جوان لە پرسیارەکەی تۆ بەداخەوە کە دەکرێت دیسان بڵێم جوان نەمتوانی تێبگەم بەڵام ئەوەی کە تێگەشتم باس لە ژینگەی میدیایی لە هەرێمی کوردستان کرا ژینگەی میدیایی لە هەرێمی کوردستاندا تا ئێستا نەگەشتووە بەو خۆناغی کە لە ئەست پێوەرە ستانداردەکانی جیهان بێ بەو مانایی کە هێشتا ڕۆژنامەنووس ژینگەیەکی لەباری نییە بۆی کە بتوانێت ممارەسەی مافە پیشەیەکانی خۆی لە هەرێمی کوردستان بکە لە بیرمان نەچێ بەپێی ئامارەکانی ئەمساڵ لە سێمانگی ئەمساڵ لە چاو سێمانگی ساڵی ڕابردوو هەرچەند ئامارەکانی توندوتیژی زۆر دابەزیون دیارە ئەمەش پێیوەستە بەو دۆخەی کە هەرێمی کوردستانی تێدا بۆ زۆر جار توندوتیژیەکان لەو حاڵەتانەدا دروست بوون کە هەرێمی کوردستان لە ناو دۆخێکی دژوار یاخود دروستبوونی خۆپشاندان و ئالۆزی و ناڕزاییدا بۆ زیاترە و کاتانە توندوتیژی کراوە بۆیە لە ئێستادا ئامارەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەمە جێگەی خۆشحاڵیە کە سرە ڕایگلەیەکان لە هەبوونی ژینگەی نەگونجانی ژینگەی میدیایی لە هەرێمی کوردستان بەڵام ئامارەکان زۆر دابەزیون لە بیرمان نەچێ ئەمە دەلالەت لەوە ناکا لەلایەن لە لای ڕۆژنامەنووسان کە هێشتا ئێمە دەتوانین بە ئازادانە کاری میدیای خۆمان لە هەرێمی کوردستانە بکەین لەژێر مەترسی لەژێر هەڕەشەدا نەبین بیرمان نەچێت چەند ڕۆژێک بەر لە ئێستا یەکێک لە ڕۆژنامەنووسە دیارەکان لە هەرێمی کوردستان جارێکی تر سزای 3 ساڵ زیندانی بۆ بڕایەوە سنوور ئەمەوێ و پرسیارە بکەم ئەز وەکو ژنێکی ڕۆژنامەوان لە هەرێمی کوردستان پێم خۆشە ئەزمموی خۆتمان بۆ باسکەی لە ڕێگەی ئەم تریبوونەوە ئایا ئەو پێشێلکاریانە کە بەرامبەر بە ڕۆژنامەوانان دەکرێت لە هەرێمی کوردستان بە نسبەتی ژنانەوە هەمان ئەو پێشێلکاریانە با بڵێن یەکسانن یا وەکو جیێوازن یا ئاستەکەی زۆرتر و تۆخترە بە نسبەتی ژنانەوە بەفراو خۆشبەختانە ئێستا وازەح تێگەشتم لە پرسیارەکەی جەنابەت لە ڕاستیدا یعنی ئەگەر دۆخی هەرێمی کوردستان بە گشتی باس بکەین یاخود دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دۆخێکی پر بەردەوام لە کێشمەکێشم و ململانەیە بۆ خۆی ڕۆژنامەنووسان بەرکەوتەی یەکەمی هەمیشە لە هێڵی پێشەوەی مەترسیەکانن لەبەرەوەی کە بەرکەوتەی ڕاستەوخۆیان لەگەڵ کێشەکان لێخود لە دۆخە ناهەموارەکاندا بەرکەوتەی ڕاستەوخۆیان هەیە بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر کاریگەری ئەمە لەسەر پیاوان واتە ڕەگەزی نێرینە بە جۆرێک بێت لە کۆمەڵگەیەکی باوی تەقلیدی کلاسیکی وەک هەرێمی کوردستاندا کاریگەریەکان زیادەترن بۆچی چکە دیدگەی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان هێشتا دیدگەیەکی پیاوسالارانەیە بۆ مافی ژن یعنی بۆ نمونە هەموو ئەو ژنانەی کە بۆ پێی کە ژن وەکو ڕۆژنامەوان زۆرترین بەرکەوتێ لەگەڵ کۆمەلگا هەیە زۆرترین دەرکەوتنی هەیە بەردەوام ئەبینین کە ڕوبەڕووی تانە و تەشەر و لێدانی کۆمەڵایەتی یاخود کۆمەلگەی دەبێتەوە لەلایەکی تریشەوە وەکو هەر ڕۆژنامەنووسێکی تری ڕەگەزی پیاو ڕوبەڕووی ئاستەنگەکان لە ڕووی دەسەڵاتی سیاسی لە ڕووی دەسەڵاتی سەربازی لە ڕووی ناهەمواری دۆخەوە یاخود ئەو دۆخە ناهەمواری ژینگەیی کە لە هەرێمی کوردستان یاخود بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئازادی مافی ڕاگەیاندن دەستنیشان کراوە گەلێک سپاس دکەم ji بۆ دەماتە بڕاستیژت لەسەر ڕێکی دیارە ڕێکە سەرەکەیەژی قەربالغ لە پشت هەیەش بەروێت هەنێکیش پرسێمە تێ نەگەشتی بەس ماشەڵەتە باش بەرسەوامەدە گەلێک سپاس بۆ دەماتە زۆر سپاس بەش براستیژی ینی وەکو سنۆرێژی ئانی زمان ڕۆژنامەگەریە کوردی دەشخوا خانمان ڕۆڵە خۆ نەبوو دەستپێکێدا دەمان vەدگەرن ینی ماڵە بەدرخانیان ڕەوشەنێ دەمەکێ ڕەوشەن بەرخوان دەمەکێدا هات شتێکی ئەوژی ینی وەکو پشتگیری بوو بهتری وەکو کاری ڕۆژنامەگەریە بێ ئەم ئیرۆ دەبینن وەک نمونە لە ڕۆژئاوا gelek xanimên rojnamavan hene gelek li derkevin ji derve yanî ji nava eniyên şer ew raportên xwe dişînin birastî jî ev jî tiştekî balkêş e ku yanî berê li rojava we nebû ew jî tiştek bû ku birastî yek divê li ser rawest yani tiştek ku li rojava weku nimûne çêbû salih yanî xebera te yanî tiştek ku rojnamavanên jin dikirin ku çûn ser çeperên şer li ser sengerên şer tiştê karê ku rojnamavanê mêr dikir ji wan belkî caranek baştir jî dikir yanî niha gelek nimûne hene ku jinên Kurd ne tenê bi dezgehên navxwayî lê bi dezgehên navnetewî û em bêjin bi dezgehên erebî û herêmî jî kar kirin. Va jî tişekî balkêş e ku birastî beşek heta kîjan radeyê civak yan komelge amade ye ku keçikê xwe bişîne û têkeve nav her karî de ku هەمیشە دەستپێکێت گوت ینی بەری 128 ساڵا ژی وەکو کارێ mêran دەهات ناسکردن وایە تشتێکی سەرنجڕاکێشە وەیە ینی بڕاستیژی ئەم ببێژن دەما ئەم ئالیەکی کوردستانی بە ئالیە دەرە دەپیڤن
ام دبینن ها او خاله جنه براستی هنی کی روناکه تخوازم تجيني بحث في بکی يعني ام دكارن رخنيه ل روشا روزنامه‌گری بکن دماته بحث رولا جنه روزنامه‌گری دا نجبر کو جنه براستی جی تشتی بالکش پیشکش کرد نجبر ویجی از بجم جمافه جنه کو خو ببینید وی واریده بێگومان ساڵح با بڵێن باسی لایەنە باشەکەمان کرد کە ژنان لەم دوایانەدا لە ناو کوردستانە لە پارچە جیاوازەکانە لە بوارە جیاوازەکانە کە یەکێک لەوانە میدیایەت دەرکەوتووە زیاتر دەبینرێ بەڵام لە بیریشمان نەچێت بە تایبەت ئەم دوایانە ئەگەر سەرنج بدەین بە شێوەیەک لە شێوەکان میدیا زیاتر لە سیمای ژنان با بڵێن کەڵک وەرەگرێ ینی خەریکە ئاراستەیەکی زۆر نەگەتیڤ وەردەگرێت کە لە جیاتی ئەوە کە لێکۆڵینەوەی جددی بکرێ باسی جددی بکرێ لە میدیای کوردیا شتی زۆر پراوێزی کە بە کەڵکی بە هیچ شێوەیە کۆمەڵگە نایەت ڕاستی لەلایەن ینی خاڵەتە ئەوە خاڵێکە ئەوەک بێژن ئەستکارم لەگەل ئەرێ بکەم لێ الروجافا باور بك هنك روش جدايه يعني انها امجد كردوج مرا روجنامه‌وان امجد كردوج مرا راپورتك شانديه بحثا تلفزيون جن تي في ديكيك وهمو خانمن همي كارمن روجاوا بيگومان دوخي روجاوا دائما تايبد بو بنسبتي پارچكاني تر هر بهفرا لراپورتا امجد كردو تماشاكن و امجاردن بگرن 22 نیسانی روژا کومیرات مالباتا بدرخان و روزنامه کردستان تبیر آنین لی سال لور لروجاوای کردستانی و سوریه افروج برنگ و روی کی دن تبیروس کرن نتنی وکی بیر آنینه که لی وکی دست کفتیه که نو دقادا آزادی آراگ هاندنه ده لستودیوین جن تیوی جنین روزنامه‌وان نتنی نوچیا چید کن لیبلی او دبیجن کو ام نقشه جواک جنو و خیز دکن اف کانال کو تایبت بمجارین جنان بویستونا سرکه یا دنگ جنه دقادا کردی ده کو چاوا رولا جنه دناوا جواک ده دایک ده دناوا مالبات ده هی هلبت لسر راکاندنه هین زیره تره یعنی اسکارم ببیجم کو جن بوی حس يعني احساسي خوي ضايق بوني بوي احساسي خوي جنبوني دكاره براستي يعني بوير وقشدان وراستي وايش وازار وبرخداني وتكوشين يا جواكا خو بوی احساسی خوی جنبونه درخینه پیش لهرمن ریوبریا خسر هجمارا دستگاه راگهاندن یین کردی با آوای کی برچاف زیده بویه لگوری آماران ایرو زیده تری 32 سازین مدیایی یین وکی رادیو تلویزیون و مالپرین بزمان کردی و زمان دن کار دکن اف گشدان دین دمکی دا کل پایتخت شامیجی دریل بر زمان کردی هاتنه فکرن گوهرتنا حری بالکش آئی سال پشتی مرسوما سیزدیان سروک حکومت و گوهیز آ سوریه احمد الشرع هات پشتی بدهان سالان جقدخه کرنی ایرو آژانسا سانا یا فرمی بشه کردی ودکه کانالا الاخباریه حاضرتیه دکه دا کوز بزمان کردی جی نوچیان بوشینه او یک وکی نشانه قوناغ کنو یا پررنگیه لسوریه تیدیتن لگلو اف گاوا دولتی بسه وجودهیا نافبرا دوه و ایرو جاوه روزنامه‌وانا ده چیه؟ مرسومكي باش جبو كردان جبو مافيا كردان لتنكار بك اساس جي جبركو او مرسوم دفي تثبيت ببه دستور سوري ده بري هرتشتي جبركو يعني كار مرسومكي 14 جي درخه مرسومي 16 جي لغو بكنا بس ك وقت به جافا ك ديروكي بو راستي جبو كردان ام بهيفين غورو لك مزن باندوراويني اريني وقت به هبه باندوراويني ايجابي هبه لسر روزنامه‌گری کردی لیتوی و آزادیا کو پشتی شورش جبو زمان و راگاندنا کردی چه بویه رخنین دجوارجی لآستا پیشهی یا مدیای کردی لروجاوای کردستان تین کرن نویسکار کونه رش دوی باوریه دیه کو پشتی 15 سالان جدرفتین آزادیا بیسینور هنجی راگاندنا کردی نکاریه خو بگهینه آستک استاندارد و پیشهی یا ناف دولتی و هنجی دبن سیا هلوستین سیاسی ده آسیمایه چاپمنیا کردی روزنامه‌گری کردی پیش 128 ساله گوبا درباس دبه ناف کردی روزاوا تبی 12 سال آزادی هات جمره مخابن او کوباری کردی هبون لاتینی هبون احزاب رخصتاگش کوباری خو سکناند
ئەس نابینم ئەو چاپەمەنیا کوردی پشتی 128 ساڵات ناو کوردێن ڕۆژاوادە نابوو دەنگێوێ هەیە ڕیا کۆشقاهێرەیە ساڵە 1970 دەست پێ کردبوو ئیرۆ قامشلۆ حەسەکێ و شامێ بدەنگێکی بلندتر بەردەوام دکە تەوی هەموو ئەستەنگیان ڕۆژنەمەگەریە کوردی ئێدینا بە بەشێک ژرابۆریە لێبوویە دەریە سەرەکە یاس بە ڕۆژا ڕۆژئاوا و سووریە ئەمجد کوردۆ دەنگی ئەمریکا قامشلۆ بله دمکێدا کو لە ڕۆژئاوا هەن پەسن و هەمژی رەخنە تێن ڕاواکردن بە ڕەنگێکی ڕەنگان ji ber ku herêm tevda yanî welat Sûriya tevda ji şerekî derketiye û renge di demên pêş da hêvî hene ku hemû buwarên jiyanê pêşkevin di nav wan de jî rojnamegerî û bi taybetî jî rojnamegeriya Kurdî û nîşanên wê jî wekû raporta Emcid Kurdo da xuya bûn lê em ji wir biçin herêmên Kurdan li Tirkiye ku gelek rexnet vê derbarî da li Tirkiye wekû dewlet dibe ji wê derê jî ji Stenbolê rojnamevan Eyûb Demîr mereye dema te baş be Eyûb îro di roja rojnamegeriya Kurdî da rewşa rojnamegeriya Kurdî bi giştî û bi taybetî rojnamevanên Kurd li Tirkiye çawa ye Spas arastê îro em dikarin bêjin ku yani ji bo hemû Kurdan rewşeka taybet derdixîne pêş lê bivê nevê mixabîn li Tirkiye li ser rojnamevanên Kurd em dikarin bêjin ku di van rojan da jî dîsa zext û zor derdikevine pêş li gorî hin rapora em dikarin diyar bikin ku nêzîkî 30 rojnamevan ana li tevahiya Tirkiye girtîgehê dane ceza li ser wan hatine birîn nîva wan zêdetir tevahî Kurdin daliyê din da jî dîsa li ser em bêjin rexistinên Kurdaniyê rojnamegeriyê da jî car caran bêtir çewsandin derdikevine pêş têla din da jî bivê nevê evana li ser ragihandina Kurd bandoreka neyînî derdixîne pêş lê hêlekê de em dibînin ku hin hewildanên taybet çêdibin lê dêla din da jî li ser ragihandina Kurd da sistbûnî zêde dernakevine pêş ev jî wek nakokiyeka Tirkiyeyê her dem em viya dibînin xeyrî wî jî dîsa mesela çi hene gelek li ser rojnamevanên Kurd em dibînin ku êrîş hene wexta ku karê xwe dikin ser karê xwe disekinin rastê êrîşa tên di aliyê din da dîsa malê wan yanî dewlet dide ser malê wan û gelek tiştên wisa taybet xirab derdikevin lê dîsa rojnamevîna Kurd karê xwe berdewam dike. Belê Eyûb ez dixwazim di heman çarçeweyê de lê bi şêweyekî din pirsekê ji te bikim niha wek belkî te guhdariya raporta ji Qamişlo kir yek ji mêvanan konên reş nivîskar konên reş behsa tiştekî girîng dikir bi rastî dibêje heta kîjan radeyê dezgehên ragihandinê yên Kurdî yan bîjîn rêxistinên ku nûçeyan belav dikin heta kîjan radeyê didin giringiye didin zimanê Kurdî diyara ew pirsgirêk li Rojava heye gelo li deverên Kurda li Tirkiye jî û Stenbolê jî bixwe wekû mezintirîn bajarê Kurda tê naskirin heta kîjan radeyê em bêjin di demê da wî de bi taybet piştî pêşketina medyayî û teknolojiyan û heta kîjan radeyê em bêjin rojnamevanê Kurd û dezgehên ragihandinê giringiye didin rojnamegeriya bi zimanê Kurdî Sîrvan rastî Stenbol nüfusa wî 16,000 tê gotin ku 16 milyonê 7 milyon Kurdin belê 7 milyon Kurdin lê di vê derê da wexta ku em temaşe dikin ragihandina Kurdî tevahiya Tirkiyeyê da zêde bihêz nîne ji bo ku gelek em bêjin dezgeh hene pirê wan ser Tirkî weşanê xwe dikin civana em dikarin bêjin ku yek govareke ye yanî rojnameke heftene derdikeve ew jî xebûn heftê carekê ye û aliyê din da nûdem dîsa mehan carekê weşana xwe dike ew jî zêdetir li ser wêjeyê ye xeyrî wî jî em wexta ku temaşe dikin li ser malperên înternetê da hin tişt derdikevine pêş evana jî tevahî ji bo ragihandinê em gava bi giştî bidin berçav kêmasiyeka mezin derdixîne ji bo ku li Tirkiye ser 30 milyonî kes mirov derdikevne û di vê derê da di rojane da di karên evê da vana dernakevin zêde. Eyûb em min ew pirsyare bikim bizanim hokarî eme to boçî degerênîtewa ئەوەی کە احتیمام نادرێ گرنگی نادرێ بە زمانی کوردی یا میدیا بە زمانی کوردی لە تورکیا لاوازە کە یەکێک با بڵێن لە
زمانی دووهەمە لە تورکیا لە دوای تورکی بۆچی ئەمە ئەگەڕێتەوە تەنها بۆ سەرکوتی سنووردارکردنی حکوومەت یا وەکو کەمکاری لایەنەکان و خەڵکیش خۆی بەرپرسیارە لە ئەم دۆخە. ئاراستی مرۆڤ دixwaze tiştên baş bêje lê rastî mixabîn li Tirkiyeyê vê derê da ya giringe wek siyaseta Tirkiye mesela parlamentoyê da jî hê wata ku behsa zimanê Kurdî tê kirin wek zimanekî X yanê diyar tê derkeve pêş ji bo wî jî aliyên siyasî da li ser Kurdan û zimanê Kurdî çewsandineke ye li ber wî jî bivêne vê yani dibistanan da di nav jiyanê da zêdetir Kurdî na Tirkî derdikeve pêş ev jî bibêne vê li ser Kurdî bandorekan neyînî derdixîne holê. Kurd di nav xwe da yani van demên dawî de dikarin bêjin ku zêde dixwazin ku Kurdî qise bikin. Mesela di Zankoya da qutabî xwendevan herî zêde dixwazin ku Kurdî fêr bibin, ser Kurdî qise bikin. Di aliyê din da gelek Kurd li ser malferên înternetê dersên zimanê Kurdî didin. Lê mixabîn heta niha jî dewleta Tirkiye di vî warî da gavek neavêtiye. Mesela bahsa çareseriyê tê kirin, warê siyasî da hin tiştên gotin li ser ziman û çanda Kurdî heya niha di nav dewletê da tiştekî erênî nebiye. Bes televizyonek tenê heye li Tirkiye weşana xwe ser satelayta Türksat dike. em hêvîne ew televizyon bibe di do sê û hîn jî pirtir bibin û rewşa rojnamegeriya Kurdî ne tenê li herêmên Kurdan li Tirkiye berê li hemû herêmên ku Kurd lê dijîn li rojhilata navîn li hemû welatên ku lê dijîn rewşa wan baştir dibe. Spas ji bo dema dayî me û li xwe miqayît be. Belê bi rastî jî berame yani mijar bixwe gelekî mezin e. Mijar merî dikarê bi demijmêran li ser ew bike lê mixabin dema me her ew hinde dimîne. Ji bo beşdarebûna we ez we gelekî spas dikim Sêrwan Befra û bînerên hêja spas ji bo ku bi me rabûn heta careke din bimînin di nav xêr û xweşiyê de.